کاری گەورەی ئاسنگەریە کامپردی دوور و درێژی پەڕینەوەی ئۆتۆمبیل و بینا و باڵەخانەی چەند نهۆمی دوێت لەم کارگەیە دروست دەکرێن. کارگەیەک لە نێوزەرگەی هەولێرە و بەرهەمەکانی هەناردەی عێراق و ژمارەیەک لە وڵاتانی دیکە دەکرێت. ئاسن کانزایەکە ساڵانە 2 ملیار تۆنی لە جیهان لێ بەرهەم دەهێنرێت. لە هەرێمی کوردستان 23 کارگەی ئاسن و شیشەن، 13یان لە هەولێر، 5 کارگە لە سلێمانی و 5 دیکەیان لە دهۆکن. نزیکەی 5 ملیۆن تۆن ئاسن و شیش لە هەرێمی کوردستان بەرهەم دەهێنرێت. 2 ملیۆن تۆنیش مادەی خاوی ئاسن و جۆرەکانی ئاسنی ئامادەکرا و هاوردە دەکرێت. هەرچی ئەم ئاسنشکا و سیکڕابەیە پارەن پارە، دوای توانەوە و قاڵبکردنیان سەدا هەفتایکی کۆی بەرهەمی شیش و ئاسنی هەرێمی کوردستانی لێ بەرهەم دەهێنرێت. ئەگەر تەواوی کارگەکانی هەرێمی کوردستان بەو توانایی هەیەنە کار بکەن، ساڵانە بڕی 3 ملیار و 500 ملیۆن دۆلار دەخەنە جوڵە و دەستا و دەستکردن. ئاسن بەو قەبارەی ئێستا لە هەرێمی کوردستان هەیە هۆکارە بۆ ڕەخساندنی نزیکەی 100,000 هەلیکاری ڕاستە و خۆ و ناڕاستە و خۆ. لە بەرنامەی ئەمجارەی مەیدین کوردستاندا باسی کارگەیەکتان بۆ دەکەم ماشەڵڵا ڕۆژەڕەیەک پیادەیە و وا باشترە لە ڕێگەی ئەم ئۆتۆمبیلەوە بەشێکیتان نیشان بدەم. کاری کارگەکە پیشەسازیەکە کە بەهاکەی ساڵانە لە هەرێمی کوردستان 3.5 ملیار دۆلارە. کاریان ئاسنە ئاسن کە 23 کارگەی لەم جۆرە لە هەرێمی کوردستان هەن و کارگەی ئەندازیار تەلعات یەکێ لە کارگە گەورەکانە و ساڵانە 500,000 تۆن ئاسن دەباتە پیشەسازی جۆرا و جۆرەوە و ئێستا هەرێمی کوردستان سەرەڕای پڕکردنەوەی پێداویستی ناوخۆی ئاسن فرۆشی باشیشە. ئەم کارگەیە ساڵی 2010 بە گوژمەی 20 ملیۆن دۆلار و لە سەر ڕووبەری 105,000 مەتر دووجا دروستکراوە. ساڵانە 9 ملیۆن تۆن بە 300 جۆری ئاسنی قەبارە جیاواز و بەدەستی کاری 300 کەس دەکەنە پیشەسازی. ڕۆژانە 18 کاژێر و بە 2 شێفت کار دەکەن.
تاوەکو ئێستا زیاتر لە 500 پرۆژەی گەورەی ئاسنیان لە شارەکانی باشووری کوردستان و پارێزگاکانی عێراق دروست کردووە. تەلعەت محەممەد خاوەنی کارگەکەیە. ئەندازیارە و لە سەردەمی قۆناغی زانکۆ بەیانیان خوێنکار و ئێواران وەستای دروستکردنی دەرگا و پەنجەرە بووە. کاتێک زانکۆ تەواو دەکات پەرە بەکارەکەی دەدات و بەلای دامەزراندنەوە لە کەرتی گشتی ناچێت. قۆناغ بە قۆناغ کارەکەی گەورە دەبێت و ئێستا نیازی بە گەورەکردنی زیاتریش هەیە. کارگەکەم دانا چەند کرێکارێک و کارمەندێکم لەسەری دانا ئیشەکانیشم دەڕۆی و مەعیشەتەکەشی پێدەسوڕا و خینەکەی خۆشم دەکرد. خواست لەسەر ئیشەکانمان وردە زیادی کرد. وای لێ هات شۆرەتێکی زۆر چاچینە لە خواری عێراقیش. یعنی وای لێ هات ئیشەکەمان بووە سەرتاسەری. ئەو شەریکاتی کە لە خواری عێراق شەریکاتی نەفت ئیش دەکەن، ئەو شەریکاتەنە کات خۆی پێویستەکانی خۆیان هەموو لە خارج دەهینا. کە دیتیان ئیشەکەیمە زۆر ڕێکوپێکە و زۆر کوالەتی بەرزە و مۆعیدمان مەزبوطەوەنا ئیشەکانی خۆیان نەقی لە ئێمە کرد. هەستاین بە دەرهینانی ئیجازەی تەزدیر کە کارایەکانمان پاشی هەرێمی کوردستان و پاشی باشووری عێراق کوبیان نێرینە دەرەوەی عێراق. ئێستا ئەوەش پێویستی بە سەرڕێکارێککە بوو، پێویستی بۆی بوو کە ئەماگە ئینتازەکانی خۆمان لە بۆ ئەوروپا بنێرین، پێویستی بە شەهادەی هەیە کە پێی دێن CE. ئەوەش شەهادەکە لە بەریتانیا وەردەژرێ و توانیشمان ئەو شەهادەش حاصل بکەین کە بۆ شەشەم شەهادەی عالەمی. و ئێستاش کە هەموو ئامادەکارێکمان تێدایە کالاکانی خۆمان بە شێوەیەکی ڕسمی هەم لە ڕێگای ئیبراهیم خەلیل هەم لە ڕێگای ئەم قەسەر بنێرینە دەرەوەی وڵات. ئەمانە چەند زۆرێکی ئاسنی قەبارە جیاوازن، بەرهەمی خۆماڵی، ئێران، چین، ئۆکرانیا و تووشیان لە ڕێگەی 7 کۆگای کارگەوە کە هەر کۆگای قۆناغێکی پیشەسازیە دەکرێنە کەرەستە و پێداویستی ڕۆژانە. سەدان زۆری ئاسن لە ڕووی قەبارە و زۆرەوە هەیە. هەڵبەتە لە هەرێمی کوردستان هەموو زۆرەکانیان بەرهەم ناهێنرێن و بەشێکیان هاوردە دەکرێن. ماندوو نەبن. ئەرێ توای موتۆسپێ و هی ئەمە شین، ئەمە مانای چییە؟ ئەندازیارەکان کلاوی سپی بەکار. ئایانی من ئەندازیارە. بەڵێ. ئەوانە کارمەندن. بەڵێ کارمەندەکان. باشە مادام جەنابەت ئەندازیاری. بەڵێ. ئەو پرسیارە بکەم کە ئێمە چەند جۆر شیش ئاسن هاوردە ئەکەین، سەدا چەندی هاوردە ئەکەین؟ بڵێ 180 ئەو جۆرە ئاسنەکانی کە تەڵەب دەکرێت لە دەرەوەی وڵاتەوە بۆمان دێ. 120 لە هەرێمی کوردستان بەرهەم دێ. بەڵێ. باشە بەڵام ئەمە مادە خامەکە مەبەستە هاوردەکەین. هەڵبەتە لێرە جۆرەکانی ئاسنیش قارتە و بۆڕی و بەپێی قەبارە خۆمان دروستیەکەین و بنیات ینی پیشەسازیەکەیەکەین وایە؟ پێشتر ئیشی پیشەسازی 100% لە دەرەوەی وڵات دەکرا. ئەلان سپاس بۆخوا ئەمە لە کارگای ئەندازیاری مهندس تەلعەت 100% ئیشی پەیکەرسازی ئاسنی بە خۆمان لە نێو هەرێمی کوردستان دەکەین. ینی ئاسنەکە مادەی خامی ئاسنەکە ئەوەی کە نییە هاوردەیەکە ئیدی لێرە پیشەسازی جۆرە 100% بە خۆمان دەکەین لە 0 لۆ 100. بەڵێ. هەموو جۆرە پیشەسازیشی ئاسن عالەم کارگەیەتوانن بیکەن. بڵێ هەموو جور ئیشی ئاسن ئەمە لێرە بە خۆمان گەورە بچووک مامناوە. هیچ مشکلە بەر لە هەموو شتێک بۆ هەر کارێک دەبێت نەخشە و ئەندازە و دیزاینی کارەکان بەدەستی ئەم کڕووکاڵانەی هەولێر بکرێت. کاتێک نەخشە و دیزاینێکی ڕوون و ڕەوانیان دروست کرد، ئیدی کاری هێز و بازوو، ڕۆبۆت و ئامێر دەست پێ دەکات. سەرتاپای ئامێرەکانیش بە دەست و پەنجەی ئەم وەستایانە دروستکراون. هێنان و بردن و بەرزکردنەوەی ئەم ئاسنانە
بەم قەبارانەوە لە توانای مرۆڤ بەدەرە. ئەم مشارەوە خیار ئاسن دوولەت دەکات. ئەم ئامێرەش کام زۆری ئاسنت بوێت، بارستایی و شێشی هەرچەندە بێت، چۆنت بوێت ئاوا لاری دەکاتەوە. ئێمە لە مێژە لە پیشەسازی بڕینی ئاسندا کارەکەین، بەڵام خوارکردنەوە بە ینی قورساییەکی ئاوا ئەمە چ زۆرە ئامێرێکە کاری پێەکەن. ئەو ئامێرە خۆمان بەرهەممانێناوە، دروستکراوی خۆمانێک لە کارگەی خۆمان دروستمان کردووە بۆ هەموو جۆرە ئاسنێک بۆی کەوانەیەکەینەوە کە بەو پێی کە لە نەخشەکەدا هاتووە ئەوە دەتوانێت کاری پێ بکات. دەتوانین بۆ هەموو کوردستان و بۆ هەموو ئەو کارگانێک کە پێویستیانە ئێمە دەتوانین بۆیان دابین بکەین و هەمان ئەو ئامێران هەمان ئەو ئامێرە یانەواتە ئەو ئامێرانە کرێ بڵین بڕڕی پشتی پیشەسازیەکەن. بە تاکید ئامێرێکی زۆر گرینگە، زۆر پێویستیمان پێەیە بۆ ئەوەی ئیشەکانمان بە جوانی بچنەوە لە توانای مرۆڤ بەدەرە خۆتەزانین. بە تاکید وە پێشتر کۆمەڵێک ئاسن گەرمەکرا ئەڵێ قوتانی ئاسنی سارد یعنی بەلاشە، بەڵام ئەم ئامێرە ئەتوانێت ئەو پیشەسازیەک گەشە پێ بدا. هیچ پێویستەوە ئاسان کارێکی زۆر باشە، داهێنانی خۆمان دەتوانین بۆ هەموو کوردستان و بۆ هەموو ئەو کارگانێک کە پێویستیان بۆیان ئامادە بکەین. ئاسنەکە لە قەبارە لە قورسایی هەرچی بێ ئامێرە دەرەکەتی هەموو جۆرە ئاسنێک بە قەبارەی گەورە و بچووکە ئێمە دەتوانین کاری پێ بکەین. کاتێک قۆناغی بڕین و ئامادەکردنی پارچەکان تەواو بوون، کاری لکاندن و لە حینکردن دەست پێ دەکات. بەڵام گەورەی قەبارەی ئاسنەکان وا دەخوازێت لە بری مرۆڤ ڕۆبۆت کاری پێکەوە لکاندنیان بکات. بە لەحیمێک کە هەمان هێزی ئاسنەکەی هەبێت و قەت لێک بوونەوەی نەبێت. سەرقاڵی دروستکردنی پردێکی پەڕینەوەی ئۆتۆمبیلن بۆ شاری کەربەلا. بەهای پردەکە 500,000 دۆلارە، درێژیەکەی 240 مەترە و پانی 6 مەتر و بەرزی 11 مەترە. تاوەکو تەواوبوونی 250 تۆن ئاسنی دەوێت. ئەو خەتینتاجەیە کە دەیبینین بۆ دروستکردنی شێلمانە، شێلمانی لە قەوارەی گەورەدا بەکاری دێنین. ئەو شێلمانانە لە حەسەدا دەیستاندارد وجودی نییە، بۆیە ئەمە بەکاردێنین لەو ڕەویشەی کە نێوی بێلدا بە هەر شێلمانێکی کە پێویستیمان پێ هەبێ ئەمە دروستی دەکەین تا بەرزایی 3 میتر وە توانای ڕاگررتنی قورسایەکی زۆری هەیە. ئەو پردانە بە زۆرەی دیزین فەرق دەکا، وەلی ئەلحەنە و پردێکە ئەمە دروستمان کردووە بۆ سیارەی بار هەڵگر دەبێ، یعنی تا 200-250 تۆن دەتوانێت و تەحملی وەزن بکات. تەمەن و بەرگەگرتنی زۆری ئاسن و ڕووی جوانی بەسراوەتەوە بە ڕەنگکردنێکی باش و ستاندارد بە سێچین ئاسنەکە ڕەنگەکرد. کۆتایی هاتنیە پەیکەری ئاسنەکە لە ڕێگای سبووکردنەوەی ئەو سبووکردنە ئەبینی لە 3 چین پێک دێت
ئەو سێچینە ئەوەیە مەسەن چینێکی وەسەتە چینێکی مامناوەندە چینێکی کۆتاییە ئەو ئاسنانە بەعام ئەبینین دووریەکاتەوە لە ڕوتوبەت دووریەکاتەوە لە ژەنگردن سەر و سە ساڵەمێنێتەوە ئەو ئاسنا هەمان کاتیش بۆ جوانی ئەو ئاسنە ڕوونەکی ئەو ئاسنش ئەتوانی بەکاری بێنی. سەدا هەفتای کاری زۆربەی کارگەکانی ئاسن لە هەرێمی کوردستان بۆ شارەکانی عێراقا بەڵام بێ دەردەسەری و کەم و کوڕی نییە ئەگەرنا ئەم پیشەسازیە هەنگاوی دیکەی گەشە سەندن دەبڕێت. گرفتەکانی بەردەمەوە چیەکە من ناگەینە توانای ڕاستەقینەی خۆن؟ ئێمە گرفتی سەرەکیمێ ئەوەیە کە کاتێک دەمانوێت بەرهەمەکانی خۆمان هەناردەی باشووری عێراق بکەین لە بازگەکان زۆر گرفتمان بۆ دروست دەکەن هەرچەندە تەواوی مۆڵەتەکانمان هەن کە بتوانین کاڵاکانمان هەناردەی باشووری عێراق بکەین بەڵام پێمان باشە کە حکومەتی هەرێمی کوردستان اتفاقێکی کۆنکریتی لەگەڵ حکومەتی عێراق بکە کە ئەو کێشەمان لە بۆ چارەسەر بکاتن ئەوە یەکەکە لە گرفتە هەرە سەرەکیەکەمان یەکێک یعنی گرفتی دیکەش و هەیە؟ گرفتی دیکەمان ئەوەیە کە ئەمە ئیمە وەکو داواکاریەکەمان ئەوەیە کە حکومەتی هەرێمی کوردستان نرخی کارەبا لەسەر کارگەکان تەواوی کردی پیشەسازیەکان کەم بکاتەوە بۆی بتوانن شەفتی زیاتر ئیش بکەن بۆی بتوانن بەرهەمی ناوخۆ زیاد بکەن بۆی بتوانن هەلی کار زیاتر بکەن بۆ خەڵکی هەرێمی کوردستان. ڕۆژانە ئاسنی پرۆژەکان لە کارگەوە دەچێتە دەرەوە. پرۆژە هەیە سەر تاپای بە ئاسن دروست دەکرێت. هۆکارەکەشی خێرایی لە بنیاتنان تەمەنێکی زیاتر و زۆرجاریش تێچووی کەمتر هۆکاری سەرەکین. ئەمە پێشەنگای ئارامی بازرگانیە لە هەولێر و دەست و خەتی کارمەندانی کارگەیە. لە سەر ڕووبەری 100,000 مەتر دووجا 110 پێشەنگا دروست دەکرێن. 4500 تۆن ئاسنی تێدا بەکار دەهێنرێت بە ماوەی 60 ڕۆژ و تێچووی 7,500,000 دلار کارەکانی تەواو دەبن. پرۆژەی پیشانگا پێویستی پێ سپانەکان گەورە بن سپانەکان گەورە بن لەبەرەوەی هەڵمان بژارد کۆنکرێتمان هەڵ نەبژار هاتین ستیل ستراکچەرمان هەڵبژارد لەبەرەوەی هەتا بتوانێت ساحب پێشانگاکان لە ناو پێشانگاکان کۆڵۆم نەبی هیچ کۆڵۆمەک نەبی ستیل ستراکچەرمان هەڵبژار لە بواری ستیل ستراکچەریش لە کوردستان مجموعە کۆمپانیایەکی زۆر باش هەیە کە بە ستاندەرێکی بەرزی ئەندازیاری کارەکانیان دەکەن یەک لەو کۆمپانیایانە مەسەلەن تەڵعات حەدادا گروپی ئەندازیاری تەڵات حەداد کە هەستان ئێرە جێبەجێکردنی پرۆژەکە بە ماوەیەکی کەم و بە کوالیتیەکی ئەندازیاری زۆر بەرز دووەم ئەوەی هەڵبژاردنمان ئەوە بوو کە دەکەینە ستیل ستراکچەر سەقفەکانی ساندویچ پەناڵە جاگرن. کۆمپانیاکانی نەوت خاوەن کۆگا و باڵەخانەکان داواکاری زۆریان لەسەر ئاسن هەیە زۆریشن ئەو پرۆژانەی ئێستا کاریان تێدا دەکرێت. چونکە تێچوەکی کەمتری هەیە بەرامبەر بە کۆنکرێت و لە ڕەوی کاتدا 175 زووتر تەواو دەبێت بەرامبەر بە کۆنکرێتدا.
تەنیا 5 ساڵ پێش ئێستا ئەو پیشەسازیە لە وڵاتانی دەوروبەر دەکرا و بە ئامادەکراوی هاوردەی باشووری کوردستان دەکرا بەهۆیەوە ساڵانە نزیکەی 2 ملیار دۆلار دەچوە دەرەوە. ئەمە سەرەڕای ئەوەی کوالێتەکەی وەکو بەرهەمە خۆماڵیەکە نەدەبوو. لەبارەی کە هەبوو لە هەرێمی کوردستان و ئەو بازاڕی کە هەبوو لە هەرێمی کوردستان وای کرد کارگە و کارخانەی تریش زیاتر لە هەرێمی کوردستان دروست بکرێن و پێ بتوانن ئێستا پێداویستی ناوخۆ پڕ بکەنەوە و لە هەمان کاتدا هەناردەی وڵاتانی دەرەوەش بکەن. ئەمە زۆر جۆی دڵخۆشیە بێگومان ئەوە یەکێکە لەو کارانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان کاری لەسەر کرد و نەجاحەتێکی باشی شێنا ئەگەر ئێمە دەست پێشخەر نەبین لە دروستکردنی کارگە و کارخانەکان لە هەرێمی کوردستان زووتر لەوانەیە ئێستا کارگە و کارخانەی تری زیاتر لە شارەکانی خوار و ناوەڕاست دروست دەکران. بەڵام خۆشببختانە ئێمە دەست پێشخەر بووین و کارگە و کارخانە گەورەکان لێرە دروستکران توانیان پێداویستی هەموو عراقیش پڕ بکەنەوە و هیوادارین لە داهاتوو لە بوارەکانی تریش ئێمە بتوانین کاڵای تریش لە هەرێمی کوردستان بەرهەم بێنین پێداویستی ناوخۆ پڕ بکەینەوە دواتر هەناردەی وڵاتانی دەرەوەش بکەین. هەرێمی کوردستان پێویستێکی زۆری بە ئاسن هەیە چونکە بیناسازی و پەرەپێدانی ژێرخان پرۆسەیەکی بەردەوامە. دامەزراندنی پیشەسازی کانزاکەش دەبێتە هۆی گەشەی بازاڕی ناوخۆ. هەروەها دڵنیایی دەدات لە کوالێتی و بەردەستبوونی بەردەوامی بەرهەم. Made in Kurdistan بە سپۆنسەری کاڤین فارم